بەناوی خی بەخشندەی میێرەبان بینەرانی بەڕێز ئەم کاتەوە مکاتێکتان باش خۆشحاڵین لە ئەڵلقەیەکی نوێی بەرنامەی باس و خوازدا بە خزمەتی ئێوەی بەڕێز و خۆشەویست دەگەینەوە پێگەی پێغەمبەری خوددا صلی الله عليه وسلم لە ئەدەبیات و شعری کوردیدا تەوەری ئەمڕۆی بەرنامەی باس و خواز دەبێت. کاتێک ئاینی پیرۆزی ئیسلام تیشکی خۆی بە سەرگەلانی جیهاندا کێشا و بڵاو بوویەوە، ئیدی گەلان بە شێوەی پێشبڕکێ کەوتنە هۆنینەوەی جوانترین هۆنراوە و پەسنی جوان بۆ پێغەمبەری خوددا. میلەتی کورد و ئەدەبیاتەکەشی دواکەوت و کەم تەرخەم نەبووە لەم بوارەدا. دیوان و بەرهەمی هەرچی شاعیری گەورەی کورد دەبینی بەشێکی گەورەی هۆنراوەکانیان تەرخان کردووە بۆ بواری ئاینی و لە نێو ئەو بوارەشدا خۆشەویستی و پێغەمبەری خوددا گەورەترین پشکی بەرکەوتووە. بە جۆرێک دەتوانین بڵین هیچ شاعیرێکی کورد نییە شعر و هۆنراوەی بۆ ستایش و پەسن و خۆشەویستی پێغەمبەری خوددا نەگوت بێ. تەنانەت شاعیرێکی وەکو بێخودی ڕەحمەتیش نازناوی شاعیری پێغەمبەری خودای پێبردراوە. شاعیرانی کورد هێندە هەست بزوێنانە و بە قوڵی و خۆشەویستیەکی لە ڕادەبە دەرەوە ستایشی پێغەمبەری خودایان کردووە تا ئێستا شێعرەکانیان لە ناو خەڵکیدا هێندە زیندوو و تازەن لە هەموو کۆڕ و کۆبوونەوەیەکدا دەخوێنرێنەوە. هاوشێوەی گەلان لە ناو خۆشیاندا شاعیرانی کوردیش وەک مڵکی کورد پێشبڕکێیان کردووە لەم بوارەدا و ئەسپی خۆیان تاوداوە. تەنانەت ئەو شاعیرانەش کە لە حوجرە نەیان خوێندووە و مەلاژ نەبوون هەر ئامادە بوون بۆ ستایشی ئەو پێغەمبەرە بەڕێزە بنووسن. پێگەی پێغەمبەری خوددا لە ئەدەبیاتی کوردیدا چەندە و چۆنە؟ هەستی جوانی شاعیران بۆ پێغەمبەری خوددا لە چیەوە سەرچاوی گرتووە؟ ئایا بەرهەمی شاعیرانی کورد بۆ ستایشی ئەو پێغەمبەرە بەڕێزە توانیوێتی شان بەشانی ئەدەبیاتی گەلانی تر هەنگاو بهاوێ؟ بەدەر لەو شاعیرانەی لە حوجرە خوێندویانە ئایا شاعیرانی ئایدیا جیاوازیش بۆ پێغەمبەری خوا شعر و هۆنراوەیان نووسیوە؟ ئایا ئەگە نووسیبێتیان ئەو هەستا لە چێوە سەرچاوی گرتووە؟ ئەدەبیاتی کوردی چۆن پێناسەی پێغەمبەری ئازیز دەکا؟ بە کەسێکی فریاد ڕەس و ڕۆحی و ئازادکەری دڵ و ڕۆحەکان یا وەک کەسایەتێکی تونند و تیژ؟ بەدەر لە شیعری کورد بەدەر لە شعر کورد چۆن توانیوێتی لە ڕوانگەیەکی ترەوە و هەر لە ڕوانگە و چوارچێوەی ئەدەبیاتە خزمەت بە پێغەمبەری خوا و پەیامەکەی بکە. بەڕێزان پاش ناوبڕێک بە میوانداری زۆر بەڕێز کاک نەبەست پێنجوێنی شاعیر ئەم پرسیارانە و چەند پرسیارێکتر تاوتوێ دەکەین و هیوادارم وەڵام بۆ ئێوەی بەڕێز وەرگرین. بینەرانی بەڕێز دووبارە سڵاو. بەڕێز کاک نەبەست پێنجوێنی شاعیر زۆر بە خێربێی بۆ بەرنامەی باسوخواست و هیوادارین ئەم باسوخوازە بڕازێنینەوە بە شیعری شاعیرانی کلاسیک و ئەدەبیاتی کوردی. زۆر سپاس بۆ جەنابەت کاک ریاضیان، سپاس بۆ بەرنامە جوانێ، سپاس بۆ میواندارێکت. بە ناوی خودای گەورە خالقی گشت مەخلوقات، سەلات و سەلامی حەق لەسەر فەخری کائینات. ئەم مانگە کە مانگی لەدایک بوونی نوری بەشەریەت سەروەری مرۆڤایەتی فەخری کائینات پێغەمبەر صلی الله عليه وسلم پڕبەدڵ پیرۆزبایی ئەم ساڵیادە لەسەر جە مرۆڤایەتی ئەەکەم. من ناڵم پیرۆزبایی ئەم یادە لە مسلمانانەکەم، چونکە پێغەمبەر صلی الله عليه وسلم خوای رب العالمین تەنها بۆ چین و دەستە و تاقمێکی دیاریکراوی نەناردووە. خدای گەورە خۆیە فەرمێ وما ئەرسەلناکە ئیلا ڕەحمەتەن للعالەمین. هاتنی پێغەمبەر صلی الله عليه وسلم وەرچەرخانێکی گەردوونی بوو، کۆی گشتی بەشەریەت لەو سەردەمەیە لە نێو زۆنگا و لە نێو لیتەی جەهل و نەفامی و خۆخۆری و یەکتر سڕینەوەدا ئەژیا. پێغەمبەر صلی الله عليه وسلم بە هاتنی ڕیسالەکەی جارێکی تر مافی گەڕاندەوە بۆ بنکرا و دیلکراوەکان، بۆ کۆیلە و دەست بەسەر و مافخوراوەکان. لە سەدەمی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئافرەت هیچ مافێکی نەبوو. پێغەمبەر صلی الله عليه وسلم بە هاتنی پەیامەکەی مافی گەڕاندەوە بۆ ئافرەت. باش ماڵسە نەبەز وەک ئەزانین ئێستا ئێمە لە مانگی مەولودا یادی لەدایکبوونی پێغەمبەری خوایە. جەنابتان وەکو شاعیرێک بۆەوەی دواتر لەم دەروازەیە بچینن خزمەت شاعیرانی کورد، خزمەتەوانەی کە بە شەر وەنراوە بە باڵا و بە کەسایەتی پێغەمبەری خۆیانە هەڵیان داوە، بزانی جەنابتان چی بۆ ئەم ڕۆژە ئەڵێن بۆ ئەم مانگە بۆ لەدایکبوونی پێغەمبەری خوا؟ بەڵێ هەروەک لە سەرەتا پیرۆزباییم کرد لە گرۆهی بەشەریەت بەڕاستی شاعیرانی کورد ئەگەر سێری بەدیقەتەوە سێری شعرەکانیان بکەی دیوانی
شاعران خاڵی نییە لە وەسف و ستایشی پێغەمبەر صلی الله عليه وسلم. یعنی بە پێو ئەزمونەی کە من هەمە بۆ ماوەی 22 ساڵە لەناو دنیای شعری کلاسیکە ئەژیم، دیوانی هەر شاعیرێکیان ئەبینیت ئەو شعرانی کە لە لوتکایە بریتێ لەو شعرانی کە بۆ ستایشی پێغەمبەر صلی الله عليه وسلم نووسراوە. ئەگەر لێرە ئێمە مەحوی بە نمونە وەربگرین لە دیوانەکەی مەحویە تووشی شعرێکی زۆر جوانە بین قەسیدەی نور کە لە لوتکا بەحری نور بڵێن لە لوتکا نووسراوە. بێگومان ئەم شعرە ئەتوانین بڵێن لوتکەی شعرەکانی مەحویە. وەکو جەنابەت لە پێشێکی ئیشارەت پێکرد بێ خودی شاعر بە شاعیری گوڵستانی پێغەمبەر صلی الله عليه وسلم نووسرا ئەو شعرانی کە بۆ ستایشی پێغەمبەر نووسیوێتی صلی الله عليه وسلم لە لوتکەی شعرەکانی بێخودا ئەبینێ. شاعرانی تریش بە هەمان شێوە شاعرانی کورد لە وەسف و ستایشی پێغەمبەر صلی الله عليه وسلم شعرەکانی پانتاییەکی زۆر گەورە و فراوانی لە دیوانەکانیان دیاری کردووە. لە ئەدەبیاتی کوردیا زۆر گەورە و بەڵێ بە دڵنیاییەوە. هۆکاری ئەمە چییە؟ یا ئەم هەستەی شاعران لە چیەوە سەرچاوی گرت؟ هەستی شاعران ئێمە ئەتوانین کاگە ڕاز بگەڕینەوە بۆ دوانەی ئیسلام و کورد و ئیسلام دوانەیەکی لەیەکدانە بڕاو بوون. هەر لە سەرەتای هاتنی ئیسلام و نوری نبووەتەوە کورد زۆر بە خۆشحاڵیەوە بابن لەژێر هیچ زەبر و زەنگەکان نەبووە. بە ئارەزومەندانە خۆی باوەشی بۆ ئیسلام کردوتەوە. شاعرانی ئێمەش کە پەروەردەکراوی مەداریسە ئیسلامیەکان بوون وکو تەکیە و خانەقا و حجرەکان بێگومان عەشق و ئیشتیاق و خۆشەویستی و مەوەدەیەکی لە ڕادەبەدەریان بۆ پێغەمبەر صلی الله عليه وسلم هەبووە. ئەو شاعرانە هەمویان پەروەردەکراوی دەستی زانایانی ئاینی بوون. هەر لەمەیشەوە خۆشەویستیەکی لە ڕادەبەدەریان بۆ پێغەمبەر صلی الله عليه وسلم هەبووە و شعرەکانیشیان ڕنگدانەوەی ئەو خۆشەویستی و عەشق حەقیقیە بووە کە بۆ پێغەمبەر صلی الله عليه وسلم هەیان بووە. بەڵێ ئێستا ئەوانەی کە بۆ نمونە گەنجانی ئەمڕۆ ئەوانەی کە بەرهەم و خزمەتی شاعرانی کلاسیک لە بەرچاو ناگنیا بە کەم ئەینوێنن ئەڵێن مەرج نییە ئەو شاعرانە ئەم شعرانەیان کە بۆ ستایش پێغەمبەری خوا نووسی بێت لە ئەو پەڕی لووتکەی خۆشەویستی و محەبەت بوو بێ بۆ پێغەمبەری خوا، بەڵکو بیستویانە بەم شعرە لایەنێکی تری دیوانەکەیان بۆ نمونە کامڵکەن. بۆ منە یەکێک لە ستایشی پێغەمبەرە لە جوانی نیشتیمان و خۆشەویستی نیشتیمان و جوانی ئافرەت و نیشتیمان پەروەری و ئەم شتانە. ئایا ئەمە ڕاستە؟ ئەم پرسیارەکەم زۆر بەلاوە پرسیارێکی گرنگە لەبەرەوەگە دەرفەتم بێتە تۆزێ هەڵوێستەی لەسەر بکەم و لەسەری بوەستم. بێگومان ئەو کەسێکە و قسە ئەکات پێم وانێ قسەکەی با بڵێن شتێکی منطقی بێ لە ڕوانگەی زانستیەوە یان ئەزمونێکی هەبێت لە شعری کلاسیکە ئەگەر نا بێگومان ئەم شتەی نەئەوت. ئەگەر سێرێکی دیقەت بێت لە شعری شاعرانی کۆن شاعرانی کلاسیک، یعنی من بە تەحەداوە ئێڵم یەک شاعری کلاسیک نەبووە تەکلیف لە شعرەکانیانە هەبوو بێت. یعنی شعری بە خاتری تەکلیف نووسی بێت بڵێ مادەم من کۆمەڵی غەزەلم هەیە بۆ جوانی ئافرەت و یان با بڵێن خۆشەویستی نیشتیمان و خاکوونەتەوە و دایک و ئەو شتانە نووسیوە با هاوشانی ئەمەی شعرێکم هەبێ بۆ پێغەمبەر صلی الله عليه وسلم بۆی دیوانەکەم کەم و کوڕی نەنوێنێت و لە بەرچاوی خەڵکیا تووشی ڕەخنە نەبم. بێگومان شاعران هەر هەمویان ئەو شعرەی کە نووسیوانە زۆر ڕازگۆیانە لەگەڵ ناخ و ئیحساسی خۆیان نووسیوانە، چونکە شعر بەدەر لە هەر کایەکی تری معریفی پەیوەندیەکی ڕاستە و خۆی بە هەستی ئینسانەوەیە. یعنی ئەوە شعورە تۆ ئاراستە ئەکات تۆ تەوجیهەکە بۆی کە بنووسیت. یعنی وەکو بابەتێکی ڕۆژنامەوانی یا بابەتێکی شانۆیی و مۆسیقی و ئەم شتانە نییە تۆ بتوانیت لە بۆنە و مناسبەکانە زۆر بکەیت لە خۆت و ئەدای بکەیت و پێشکەشی بکەیت. شعر ڕاستەخۆ پەیوەندی بە هەستەوە هەیە. بۆیە من هیچ شاعیرێکم نەبینیوە لە شاعرە کۆنەکانەڵم لەگەڵ ڕێزما بۆ شاعرانی ئێستا کەندێکیان شاعیری دەربارن شعریان وەکو کەرەستەیەک بەکارهێناوە تۆ لێ پێی بڵە بڵە شعرێکم بۆ بنووسە خۆشەویستێکم مردووەڵێ بەسەر چاو ئەو خۆشەویستەکەی تۆی مردۆ تۆ خاوەن ئێحساسی ئەو خاوەنەوە ئێحساسە نییە، بەڵام بە تەکلیفی جەنابەت ئەتوانێ بینووسێ. شاعرانی کۆن وا نەبوون. ئێمە چەند نمونەیەک بێنینەوە لە شاعرانی کلاسیکە شاعرانی پێشین، ئەو شاعرانی کە شعریان بۆ ستایشی پێغەمبەر صلی الله عليه وسلم نەنووسیوە بە پەنجەی دەست ئەژمێرێت. یعنی باشە چۆن ئەکرێت ئێمە یەکێکی وەکو گۆران کە گۆران لە شاعیرێکە لە لوتکەی جوانی وەسفا شعری نووسیوە دیوانەکەی لە بەرگەوە بۆ بەرگ بخوێنەرەوە یەک شعری نییە بۆ ستایشی پێغەمبەر صلی الله عليه وسلم. باشە گۆران لە ناو ژینگەیەک و کۆمەڵگەیەکی ئیسلامیان مەگەر نەژیاوە لە هەڵەبجە نەبووە لە ناو مەلاو لە ناو مزگەوت و لە ناو خەڵکی موسڵمانان نەژیا بۆ ئەمەی نەکردووە. ڕەنگە ئەو ئانووساتێک کە گۆران شعریتیان نووسی بێ ئەو ئیحساسەی نەبوو بێت. ئەمەش خۆ ناکاتە کەم و کوڕیەک بۆ گۆران، ئەمەش ناکاتەوەی کە بڵێم گۆران بەدەر ئەکەین لە حاڵەتە ئیسلامیەکان. ئایدیای جیاواز ڕێکرد نەبووە لەوەی کە گۆرانم ئەشێت ئەمەش بوو بێت ئەمەش بوو بێت. بەڵام با لە گۆرانیش بترازێن ئەحمەد موختار جاف چی، با لەو بترازێن هێمنی شاعیر چی، با لەو بترازێن چەندین شاعری ترمانێت دڵدار چی، کامەران موکری چی.
ئەمانە مەرج نییە ئایدیای جیاوازیان هەبوو بێت بەڵام شعر وەکو پێشێکی باسم کرد مامەڵەی ڕاستەوخۆی لەگەڵ ئیحساسی ئینسانە هەیە ئەلەو کاتەیە کە نالی شعرێک ئەنووسێت بۆ نیشتیمان قەسیدە دوور و درێژەکەی کە مەشهورە قوربانی تۆزی ڕێگەتم ئەیبادی خۆش مرور پەیکی شارەزا بە هەموو شاری شارە زۆر ئەگەر غەریبی ناخی نالی نەچنی بێت ئەگەر غەریبی برسکی لە نالی نەبڕی بێت ئەگەر ژان و حەسرەت و دووری نیشتیمان بیرکردنی حجرەکەی بیرکردنی ئاوی سەرچنار و شخصی پیرمەسوور و شێعەباس نالی هەڵنە نابێت بۆ نووسینی شعرێکی ئاوا بێگومان ئەوە نەبووە کە نالی بڵێ لە بەردەم بەرپرسیارەتێکی گەورەیان شعرم بۆ خۆشەویستی ئافرەت نووسیوە شعرم بۆ محبوبە نووسیوە بۆ حەبیبە نووسیوە با شعرێکیش بۆ نیشتیمان و خۆشەویستی نیشتیمان نووسم ئەگەر وابوو بێت ئەو شعرە قەسیدە زۆر گەورە جوانە لە دایک نابێت کە قەسیدەکەی ئەخوێنیتەوە لە لووتکان نووسراوە هاوشانی ئەو قەسیدە جارێکی هاتووە وەسپی پێغەمبەرەکە صلی الله علیه وسلم لەمە بترازێن بۆ وەفایی میرزا عەبدوڕەحیمی سابلاغی سێ شعری لە ستایشی پێغەمبەر صلی الله علیه وسلم هەیە هەر سێ شعرەکەی لە حەج نووسیوێتی یعنی چۆن ئەبێت نازانم گەنجی ئەمڕۆ کەبیر ئەکاتەوە ئەڵێ ڕەنگە ئەمە کەلێنێک بێت لە شعرەکانیانە هەوڵیانە ئەو کەلێنە پڕ بکەنەوە بۆیە نووسیوانە ستەمکارانیش کە بۆ من شاعیران یان کەرکەسێ شەری بە باڵایان هەڵدابێ هەمیشە هێز و دراویان هەبووە بەڵام پێغەمبەری خوا نە لە کۆن و نە لە ئێستاشان نەهێزی هەبووە نەدراوێکی وایە بووە هەتا زۆر جوانە پرسیارێکی زۆر جوانە ئەمە هەستێکی پاک بووە بەبێ ئەوەی چەکداری بێت و بەبێ پارەش بەخشێتەوە شاعیران ئامادە بوون شعری جوان ئەگەر یعنی پرسیارەکە بەم شێوەیە بکەین لەم سەردەمەیە شاعیرێکی شاعیرانی با بڵێن دەربار هەبێت بۆ پۆست و بۆ پارە بۆ ستایش و مکافەیەک و بۆ شکر و تەقدیرە شعریان نووسی بێت شاعیرانێک کە 1300 400 200 ساڵ دوای پێغەمبەری صلی الله علیه وسلم ئەگەر عشق و محبەتێکی ڕەسوول الله نەبێت چی وای لێ ئەکا ئەم شعرە بنووسێت بگەڕێمەوە بۆ خاڵێکی تر کە پێم وتی لە سەرەتا وتم شاعیران هیچ کام لەو شاعیرە کۆنانە شاعیرانێک نەبوون تەکلیف لە شعرەکانیانە هەبێت چۆن ئەمە ئەم بابەتە ئاینیە بگوێزینەوە بۆ بابەتێکی تر تەماشاکە کاتێکە شێخ مەحموودی نەمر کە بێ بە مەلیک و پلە و پۆستی باڵای ئەبێت وتراوە یعنی هەمیشە خەڵکێک لەگەڵ سوڵتەیە دەست و پەنجە نەرمەکات و بە شێوەی ئەمڕۆگە دروست بێ بێڵم جۆرە لە ماساوکردن و خۆبرنە پێشەوەی ئەبێت بەڵام ئەو کاتە تەنها شاعیرانن پیرەمێر چی ئەڵێ بە شێخ مەحموود ستایشی ئەکات هەڵی ئەنێت یا پێڵێت ئەبێ بەخشندە ملکەچکا لە ڕاستی موچەخۆری خۆی سوراحی سەر فرودێنێ لە بۆ پیاڵە کە تێیکا بۆی کە ئاوداری لەسەر سەرڕاگرتووە دەزانێت چیتیایە لە لای لەنگە کە پەروەردەی خۆی نقمکە گەورەی وایە تەماشا چی بە شێخ مەحموودڵێ ستایش یەکا پێڵە تۆ پیاوێکی باشی تۆڵە کەم و کوڕید نییە وەکو ئەو ستایشکردنەی کە ئەمڕۆ سەرکردەکانی بە شێوەیەک هەڵناوە هەڵەکانی خۆیان نابینن دەوروبەری خۆیان نابینن زوڵم و زۆرەکە نابینن یا تەماشا شکری فەزلیکە لە دەرباری شێخ مەحموود دیسان چی ئەڵێ بە شێخ مەحموود کاتێک کە پلە و پۆستیە بێ شێخ مەحموود پێ ئەڵێ کار کە ئەمڕۆ ڕوو لە هەورازە سەرە و لێژی نەکەی بیری وردی پێ ئەوێ هەر بە دۆعا و نوێژی نەکەی ئەڵێ پێدوانە بێ ئەمە دۆعا و نوێژە تۆ تەوا سوڵتەت گرتە دەست کاروباری خەڵکیت لەبەردەسایە ئەم شاعیرانە چەند ڕاز بوون باش ئەگەر ئێمە پرسیارەکە پێچەوانەکەینەوە ئەگەر بەدەر لەم شعرانە ئەم شاعیرانە باتنە وەسف و ستایشی شێخ مەحموودیان کردایە بیان تا ئەشەر بلا تۆ هەرچیەکەکەی وەحی لە خواوە بۆ هاتۆ تۆز ئەشرەف مەخلوقات و باشترین کەسی کاک نەبەز بە ئێستا بەراوردێکی شعری شاعیرانی کورد و شاعیرانی میلەتەکانی تر بکەین بۆ نازانین کە پێغەمبەری خوا ئەچێتە مەدینە شاعیرێکی وەکو ئوبەیام حەسانی کوڕی سابت ئەبێتە یەکێ لە شاعیرە بەرگریکارەکان لە پێغەمبەری خوا لە پەیامەکەی ئەم وەکوڵێ ئەم میراتە بۆ میلەتەکانی تر ماوەتەوە عەرەب شاعیری تا ئێستاش هەیە فارزەتی تورگەیەتی ئەم هەموو میلەتێکی تر ئاستی شعری شاعیرانی کورد لە چێ ئاستێکە یام ئەتوانین بڵین پرسیارەکە بۆ شێوە بکەین ئایا شعری شاعیرانی کورد بۆ وەسف و ستایش پێغەمبەری خوا شانە داتە شانی شعری میلەتانی تر بەڵێ بێگومان شاعیرانی ئێمە کەمتریان نەکرۆ لە شاعیرانی گەلانی ناوچەکە لەو شاعیرانی کە با بڵێن ئیسلامیان قبول کردووە هەر قەسیدەی بەحری نورەکەی مەحوی بە نموزەج وەربگرین چی کەمترە لەو قەسیدانی کە فارس نووسیوێتی بۆ پێغەمبەر چی لەو قەسیدانە کەمترە کە عەرەب نووسیوێتی بۆ پێغەمبەر صلی الله علیه وسلم بەدەر لە کایە ئەدەبیەکە ئێمە ئیسلام بەڕاستی کورد ئەو خزمەتەی کە لە مێژووی کووردا بە ئیسلام کراوە مێژوویەکە جێگەی شانازیە
ئێمە تەنها شاعیرانمان پێشکەش بە ئیسلام نەکردووە. ئیسلام لە هەر وێزگە و مەقامێک لە هەر زەمانێکا پێویستی بە کورد بوو بێ کورد زۆر بە جوانی هاتووە ڕۆڵەکانی خۆی پێشکەش بە ئیسلام کردووە. نمونەی سەلاحەدینی ئەیوبی کاتێکە قیبلەی یەکەمی موسڵمانان داگیر ئەکرێت ئەوە کوردەیە سەلاحەدینی ئەیوبی پێشکەشەکە بە ئیسلام. کاتێکە حاڵەتێکی ڕۆحی و عیرفانی غایب ئەبێ لە ناو دنیای ئیسلامە ئەوە کوردە یە شێخێکی ئیرشادی وەکو عەبدولقادری گێلانی پێشکەش بە ئیسلامەکە. کاتێککە حاڵەتە تەسەوف و عیرفانەکە بەرەو لاوازی ئەچێت کوردە مەولانا خالید پێشکەشەکات. اینجا بەم مێژووا وەرە خوارەوە بە هەناوی مێژووی کووردا شۆڕ بەرەوە ئەبینی کورد خزمەتێکی زۆری بەو ئیسلامە کردووە لە بواری حەدیثە محەدیثێکی وەکو ئیبن سەلاحی شاهرەزووری. اینجا ئەم هەموو مەلانی لەشکرێک مەلا کۆمەڵێک ڕۆشن بیر و بیرمن کە کورد پێشکەش بە ئیسلامی کردووە هاوشان لەگەڵ ئەو شاعیرانەیە. ئێستا هەمیشە جێگەی شاعیرانی ئێمە زۆر لە شاعیرانمان وا وەسفی خۆیانیان کردو وا شانازیان بە خۆیان کردو کە لە فارس و لە تورک و لە عەرەب بەڵکو بەرزترن. ئێمە توانین بڵین شعری شاعیرانی کلاسیک لە وەسف و ستایشی پێغەمبەری خوا ئەو میلەتان نزمترەیە لە یەک ئاستایان بەرزترە. ئەوە پێویستی بە دیراسەیەک هەیە ناکرێت یعنی لە بەرنامەیەکی بەڵێ من وەکو شاعیرەوەی کەی بینم من چونکە ئەگەر ڕەنگە با بڵێن بینەران بە کەسێکی متعاسیبم حساب نەکەن ئەوەندەی کە چێژ لە شعری کوردی و شاعیرانی کورد دەبینم لە شعرە فارسی و عەرەبیەکان بۆ شێوە نایبینم. ڕەنگە هەڵەیش بم بەڵام من وەکو خۆم ئەگەر بۆ چوونی خۆم بێت شاعیران ئێمە کەمتریان نەکرد و ئەگەر زیاتریان نەکرد بێ بەڵام من پێم خۆش هەمیشە دەستە بژێرێک ئەوانەی کە پسپۆڕن لە بواری ئەدەبی و شعر و با بڵێن لوغەی عەرەبی و فارسی و تورکی و ئەم شانە بێن لێکۆڵینەوەی یان با بێن سیمینارێکی تایبەت لەم بوارە ساز بکەن و بزانین ئایا ئێمە لە کوای ئەو وەسف و ستایشین کە عەرەب و گەلانی ناوچەکە بە پێغەمبەر صلی الله علیه و سلم کردویانە. کاک نەبەس بە بچینەوە ئەوە ئایا ئێمە لە ئەدەبی کلاسیکیە یا لە شعری کلاسیکە شاعیرمان هەیە وەسف و ستایش پێغەمبەری خوا زۆر بە جوان کردوێ بەڵام دەرچووی حوجرە نەبێ و مەلا نەبێ و حتا تا ڕادەیەکی بتوانین ئەگە بتوانین بڵێن لە بیر و باوەڕی ئیسلامیان نەبوو بێ. لە کوردان نمونەی وامان هەیە؟ نمونەی وا من نازانم یعنی بەداخەوە ئێمەی کورد زۆربەی شتەکانمان با بڵێن کاردانەوە بووە. ئێمە زۆر شاعیرمان هەیە ئەتوانین بڵین کە پەروەردەی مەداریسە ئیسلامیەکان نەبوون بەڵام بڵێ تایربەگی جاف کە یعنی ئەتوانی بڵین زاتێکی با بڵێن ئاینی نەبوو واز لەوە بێنە مسڵمان بۆیانەوە بۆ خۆی گەرجەڵم دەرچووی حوجرە نەبووە تایربەگی جاف. ئەو شعرەی مەشهورە ئەیشان شای شکۆی عزەتی ڕووی زەمین ئەوەی کە مەشهور ئەوترێت لەگەڵ ناریە مەلاکاکە حەمەی بێلوو ئەو شعری بە هاوبەشی نووسی و هەرچەندە لە ماخیرە دیوانەکەی جارێکی تر هی ناری چاپ کراوەتەوەڵێ نەخێرەوەی تایربەگی جاڤنی ئەو شعرە هی ناری خۆێتی بەڵام بە حکمی ڕەفاقەت و تێکەڵیەکی زۆری ئەم دوو زاتە بەیەکەوە ئەم دوو شاعرە زۆربەی شعرەکانیان تێکەڵ بووە. بەڵام شاعیران ئەتوانین بڵین ئەگەر بە بەیتێکیش بێ بە میسرعی بێ لە شعرەکانیان هەمیشە ئاماژەیان بە ئاماژەیەکیان بە پێغەمبەر صلی الله علیه و سلم کردووە یا بۆی گەڕاونەتەوە ئەگەر قەسیدەیە یا شعرێک یا با بڵین غەزەلێکی تایبەتیان نەبێ بە پێغەمبەر صلی الله علیه و سلم بێگومان هەر شتێکیان هەر بۆ وتووە. بڵێ جەنابتان لەوە چ لە ستایش پێغەمبەری خوا شعر و هۆنراوەتان هەر هەیە پێمان خۆشە بۆ زوخاوی دڵ و دەروون جەنابتان شعرێکمان پێشکەشکەن. دەستخۆش وەڵام من بە شەرمەندەی و خەجاڵەتێکی زۆرە لە ئازۆ شاعرە گەورانە ئەگەر با بڵێن ناوی نانی شعر با بڵێن دەردەدڵێکمان کرد بێت پێم خۆشە پێش خوێندنەوەی شعرەکە وەکو بەرچاوڕوونی یاکو سەرگوزشتەی لەدایک بوونی ئەم شعرە شتێ بۆ بینەرانی خۆشەویست باس بکەم. مەجموعەیەک برادەر بە تەمای سەفەری عەمرە بووین هەڵبەت ساڵی 2010 قەدەری خوا پەساپۆرتەکەی من نەگونجاو نەکرا من لە کاروانی سەفەری عەمرە بەجێ مام خەفەت و مەراقێکی زۆرمە و ئیشتیاقێکی زۆر بۆی کە بە خزمەتی پێغەمبەر صلی الله علیه و سلم بگەم بەڵام دوجار لە سەفەرەکەم دواکەوتم هەرچەندە خوای گەورە دواتر تعویزی بۆیامەوە ئەو سەفەرە هەر بوو بە قسمەت شەو هەر بۆ مەراق و داخەوە سەعات 2 شەو شعرێکم نووسی پێم خۆشە ئەو شعرە پێشکەش بکەم. شعرەکە بە ناوی تریفەیات. لە هەوری چاوم ئەبارێ بە خوڕ فرمێسکی دووری تۆ لە پێدەشتی دڵا ئەڕوێ ئەوینی بێ سنووری تۆ بەهاری تامەزرۆییم بوو کەوا شاد بم بە دیدارت
هەتا بەدڵ بکەم بۆنی یاسەمین و چنووری تۆ ئەگەر پەروانە بسووتێ بە شوعلەی شەمعی مەعشوقی ئیتر من بۆ نەبمەسووت و بە شەوقی پاکی نووری تۆ ئەگەر مەجنون لە دووی لەیلا بپێوێ شاخ و دەشت و دۆڵ ئەی بۆ من نەبمە دێوانە بۆ قامەتی بلووری تۆ بەهاری تۆ لە پاییزی نائومێدیدا بە دەرکەوت ئەمێستا ژین گوڵستانە بە گوڵی ئاڵ و سووری تۆ خورشیدی ڕوود لە ئاسمانی تاریکیە طلوعی کرد بۆ ئەیە ئێستا چراخانە هەموو دنیا بە نووری تۆ لە وێرانەی دڵی عاشق بەدایم شین و وەیلایە دڵی من کەیلی تاسەیە بۆ وەسڵی پڕ سروری تۆ بەری بەیانی عمرم چوو ئەڕۆم بەرە و دوامەنزڵم ئەترسم ئەجەل ڕێم نەدا کەوا بێمە حزوری تۆ عیلاجی زامی دڵ هەر تۆی شیفای ئازاری دڵ هەر تۆی کێ دانایە بە حاڵی دڵ کێ حەکیمە لە ژووری تۆ کە تۆ بۆ ندوەنەوشەیە و ڕوخسارت نێرگزی بەهار شافعی ڕۆژی مەحشەر و لە لای خودا ڕسووری تۆ بە کۆڵی قورسی تاوانم بە ئەشکی سووری چاوانم ئەناڵێنم وەکوو بولبول بە ڕۆژ و شەو لە دووری تۆ کە تۆم سەردار و ڕابەربی لە بۆ دین و دنیای من پێنجوێنی بێ ئەمەل نابێ لە تکای بێ قسووری تۆ زۆر دەست خۆش بێ ئەدەبیاتی ئێمە یام لە ڕابردووە پێغەمبەری خوا صلی الله علیه و سەلەم بە زۆری لە ئەدەبیاتان نووسراوەتەوە ژیان و شتەکەی بەتایبەت شعر پێغەمبەری خوا صلی الله علیه و سەلەم لەکوێی شێعری ئێمەدا یا شێعری ئێمە چۆن پێغەمبەری خوای هەڵگرتووە چۆن باسی کردووە بەڵێ وەڵا بۆ مەبەستە ئێمە پێویستە بگەڕێنەوە بۆ دیوانی شاعیران کەسێکی وەکو بێخود ئەوە کافیە کە تۆ بێخود بناسی هەر لەو شعرەی غەزاڵی خۆشخەرامی من کە تووڕە ئینتیشارەکە هەزار شێری سەف شکەن بە ڕشتەیە شکارەکە کە تیری خەمزەتی ژەکا لە جەرگوسی نەکارەکە کە قامەتی بەدەر ئەخا قیامەت ئاشکارەکە چ قامەتێ بەڕاستی لە سەروی جۆیی بارەکە ئەو شعرەی بێخود ئەگەر بخوێنیتەوە لە ئەلف بۆیایی شعرەکە گەورەی و مەکانەت و پلەپایی پێغەمبەر صلی الله علیه وسلم پاشان بەویشەوە نەوەساوە چوار خەلیفەکەی دەوری پێغەمبەر و پاشان دوای ئەوانیش ئیمامی حەسەن و حوسەین کە وەصف و ستایشێکی زۆر عەجیب و گەورەیانەکە لە وەصفی ئەبوبەکری سیدیق لە وەصفی حەزرەتی عوسمان و خەلیفەکانی تریش شاعرانی تریش یعنی مامۆستا مەلا عەبدولکەریم مودەڕیس بە نمونە وەربگرین زۆربەی زۆری شعرەکانی کە بۆ ستایشی پێغەمبەر صلی الله علیه وسلم نووسێتی گەورەی و پلە و پایە و مەقامی پێغەمبەری صلی الله علیه وسلم بە شێوەیەک تەوزیف کردووە لە ناو شعرەکانیە یعنی قەناعەتم وایە ژیاننامەی کولی ژیاننامەی پێغەمبەر صلی الله علیه وسلم لە شعرەکانی ڕەنگدانەوەی هەبووە. بەڵێ کاک نەبەس پێغەمبەری خوا هەمیشە لای شاعیران کەسێکی قودوە و گەورە و خۆشەویست و ینی بێ هەڵە و کەم و کورتی بووە ئەمە وەسفی پێغەمبەری خوایە و خوای گەورەش وای بیستووە بزانین شاعیر خۆی لە چ مەکانەتێکا داناوە لە چه شوێنێکەوە سەیری پێغەمبەری خوای کردووە زۆر شاعیرمان هەیە من لەوەچە نەزانم شێعرەکان گەڕمەوە بە شاعرەکان ئامادە بوون خۆیان بکەن بە خزمەتکاری بەردەرگای ماڵی پێغەمبەری خوا تەنانەت هەندێکیشان خۆیانەکەن بە سەگی پاسەوانی بەردەم ماڵی پێغەمبەری خوا شاعیران بە شێوەیەکی گشتی لە ئەدەبیاتی کلاسیکی کوردیا خۆیان لە چ پلەیەکا داناوە بەرامبەر بە پێغەمبەرەکەیان ئەمە هەر لە پەیوەست بە عاشق و مەعشوق لە پەیوەست بەوە ئێمە توانین تەوزیفی بینێ یعنی وەکو چۆن عشقی پەروانە بۆ شەم عشقەکەی عشقی ئەم شاعیرانە عشقێکی ئاسایی نەبوو وەکو عشقی مرۆڤێکی ئاسایی چونکە شاعیرەکان خۆیان مرۆڤێکی ئاسایی نین شاعیرەکان هەمیشە ئەو کەسانن کە زمانی دەربڕین و گفتوگۆیان حیوارکردنیان دەربڕینی هەستیان جایە لە خەڵکێکی عام ئالم ڕوانگەیەوە ئەگەر تۆ خەڵکێکی با بڵێن عام وەسف و ستایشی پێغەمبەر صلی الله علیه وسلم
کەم و کوڕیەک لە وەسفەکەی هەبوو بێت شاعران بە تەواوەتی ناڵێن هەرچەنە بۆ مەکانەتی پێ ساسەم هەر ناتوانانی تۆ وەسفانە تاواکەمەگەی خۆی ڕەب العالەمین خۆی وەسفی فەرموو بێت بەڵام شاعران وەسفێکی جیاتریان وەکو جەنابت فەرمووی من لە شعری شاعرانە زۆرم خوێندۆتەوە بەوەی کە خۆی بە سەگی یعنی لە شعرەکەی بێخودا بە قوربان من بە قوربانی کەسێ بم کە بە قوربانی نەبی بێ وەک بەندە سەگی دەرگەی شاهی عەرەبی بێ شاهی عەرەبی یعنی قوڕەیشی نەسەبی بێ تەماشا بێخود کە ئەڵێ بە قوربانی کەسێک ئەبم کە قوربانی نەبی بێ نەک خۆم بە قوربانی نەبی بم هەر ئەو کەسێکی کە بە قوربانی نەبی بم بە قوربانی ئەو کەسێشە بم یعنی ئەولاترە کە بە قوربانی نەبی بم وەکو بەندە سەگی دەرگەهی شاهی عەرەبی بێ چۆن ئێستا من وەکو بەندەمە بەستی لە خۆیەتی بووم بە سەگی بەردەرگاکەی شاهی عەرەبی کێ کە قوڕەیشی نەسەبی بێ مەبەستی لە پێغەمبەر صلی الله علیه وسلم سەری ئەم وەسفەکە یا شاعیرێک قوربانی ناوت چەند خۆشە ئارەقت گوڵاو بۆ ندوە نەوشە عارەقی پێغەمبەری صلی الله علیه وسلم بە گوڵاو وەسف کردووە بێگومان شاعران لە وەسفا زۆر ڕۆچوون زۆر جا گەیشتۆتە لە عەشقەکەیانە شەتەحاتیان تێپەڕاندووە یعنی بە شێوەیەک حیوارەکەیان کردووە گفتوگۆکەیان نووسیوەتەوە لە شعرێکا بەرجەستەیان کردووە خەڵکی ئاسایی دەرک بەو شتانە ناکات. پێغەمبەری خوا هەمیشە لە شعری کلاسیکا کەسێکی بەڕێز و مقەدەس بووە. پێغەمبەری خوا لەلایەن شاعیرانەوە بە چه جۆرێ بە چه کەسێ بە خەڵکی ناسێنراوە فریاد ڕەس و کەسێکی ئازادکەر و خۆشەویستی دڵ و دەروونەکان بۆیان بە پێچوانەوە کەسێک بۆ میشە بۆ نمونە شکێنەرەوە و دڵڕەق و زبر و تونند و تیش. ئالێرە من پێم خۆشە هەر لە سۆنگەی پرسیارەکەی جەنابتەوە دەرگایەکی در بکەمەوە بەداخەوە زۆرێک لە با بڵێن ئەو کەسانی کە لە بواری سیرەیە ئەنووسن یا ئەوانی کە محەدیثن یا ئەوانی با بڵێن زانایەکی ئاینی لەگەڵ ڕێزما بۆ زانە ئاینیەکان هاتوون ئەوەندەی لەسەر کوشتن و بڕینەکانی پێغەمبەر صلی الله علیه و سلم جیاد و هیجرەتەکان کەمانە شتێکی پیرۆزە ئەمانە شتێکی حاشا هەڵنەگرێت لە ژیانی پێغەمبەر صلی الله علیه و سلم بەڵام بە تەنیشت ئەمەوە پێغەمبەر صلی الله علیه و سلم قودوەی حەسەنە بووە پێغەمبەر صلی الله علیه و سلم هەرچی کاری چاکەیە لە ژیانی ئەو مرۆڤە مەزنا هەبووە ئەو پێشەوایە هەبووە بەدەر لە هەموو سەرکردەوە پێشەواکانی دنیا هەمیشە مەرحەمەت و باڵی عەتف و سۆز و شەفەقەتی بۆ خەڵکە ڕایکێشاوە یعنی من یەک نمونەت بۆ بێنمەوە حەدیسەکە مەشهورە کە پێغەمبەر صلی الله علیه و سلم لە مەجلیسێکا دانیشە جەنازەیەک بەلایە تێئەپەڕێت پێغەمبەر صلی الله علیه و سلم هەڵەسێ لەبەر جەنازەکە سەلامی لێیەکە سەحابەکانی دەورە پشتی فەرمووی یا ڕەسوڵ ئەزانی ئەوە کێ بوو فەرمووی نەوەڵڵا سەحابەکان وتیان ئەوە جوولەکە بوو تۆ چۆن لەبەری هەڵەسی فەرمووی مەگەر ئەمە ئینسان نەبوو یعنی لە ڕیسالەتەکەی پێغەمبەر صلی الله علیه و سلم مرۆڤون سەنتەرە نەک ئایدیا و بیر و بۆچون ئەوەی کە لەگەڵمایە دۆستمە ئەوەی کە لەگەڵمان نییە دوژمنمە جاوانی کە سیرەیان نووسیوە ئەوەندەی بایەخ بە جەنگەکانی پێغەمبەر صلی الله علیه و سلم زۆر جا جەنگەکانیش وەکو خۆی باز ناکرێت یعنی سیرەی پێغەمبەر صلی الله علیه و سلم بخوێنەوە جەنگەکان هیچی پێغەمبەر صلی الله علیه و سلم هێرشبەر نەبوو هەمیشە داکۆکی کرد بۆ لە مافی خۆی ئەو کەسانی کە شوێنی کەوتون دیفاعی لە خۆی کردووە بۆیە شاعیران هاتوون ئەم با بڵێن ئەم شتیان ڕاست کردوێتەوە لە دنیای شعری کلاسیکی کوردیا هەمیشە باسی چی کراوە هەمیشە باسی مەرحەمەتی پێغەمبەر صلی الله علیه و سلم سۆز و عەتفی پێغەمبەر صلی الله علیه و سلم لەگەڵ نەک ئەو کەسانی کە شوێنی کەوتون لەگەڵ ئەو کەسانیشی کە خلافی ئەمری پێغەمبەر صلی الله علیه و سلم بوون شاعران هاتون لەم ڕوانگەیەوە زۆر وەسی پێغەمبەر صلی الله علیه و سلم بە مرۆڤێکی حەنین بە مرۆڤێکی زۆر بە شەفەقەت و بەزەیی کردووە. بەدەر لە شێعر ئەدەبیاتی کوردی چۆن لە چ شتێکی ترا لە چ ڕوانگەیەکی ترەوە پێناسەی پێغەمبەری خوای کردووە و خزمەتێکی کردووە چۆن پرسیارەکە زۆر وازح نەبوو. ئێستا ئەدەبیات هەر مەرج نییە هەر شێعر بێ لە ئەدەبیاتە ئێمە چی ترمان هەیە کە لە وەسف و ستایش و خۆشەویستی پێغەمبەری خوایە کورد پێشکەشی کرد ڕەنگە مەبەستت ڕۆمان یا چیرۆک یا هەر کایەکی تری ئەدەبی بێت ڕاستی چکە من خۆم لە بواری شعر و ئۆشتانەیە ئیژەکەم و دەست و پەنجەم نەرکە زۆر شارەزای ئەو بوارە نییە شتێکی شارەزانم بە باسی نەکەم نەک غەدری لێ بکەم ڕەنگە چیرۆک هەبوو بێت ڕەنگە ڕۆمان هەبوو بێت بەڵام پرسیارەکە چکە ئەگەر شارەزایم لێبێ با هیچنەوە ئەی شعری ئەم ڕۆمان لە خۆشەویستی پێغەمبەری خوایە هەز ناکەی لە خیابێکی گەورەدایە هۆکاری ئەمە چییە؟ بێگومانەوە یعنی شتێکی حاشا هەڵنەگرە ئەمڕۆ بەداخەوە شاعیران حتا بە خۆشمەوە بۆی خۆم بەدەر نەکەم لە حاڵەتەکە کەم تەرخەمەیەکی زۆر بە شاعیرانەوە دیارە یعنی لەگەڵ ڕێزمە ئەوەندەی کە شعر بۆ لایەنی عەشقە مەجازیەکە ئەنووسێ بۆ عەشقە حەقیقیەکە نانووسێ بە پێچەوانەوە شاعیرانی کۆن زۆر جار ئەگەر شعرێکیان نووسی بێت هەر بۆ پێغەمبەر بووە صلی الله علیه وسلم بەڵام مەرج نییە ناوی پێغەمبەر بوو بێ وتویانە دولبەر
بۆیە هەر ئەمە وەفایی هێناوەتە بەردەم بەرپرسیارەتیەکی گەورە لەناو مجتەمەع و ژینگەی دەور و پشتی خۆیان وەفایی هەمیشە بەو ڕەخنەیە مەشهور بە وتوانە تۆمە هەموو شعرە بەسەر زولف و ئاگریجە و پەرچەم و خەت و خاڵ و ساقی و بادە و مەی و مەیخانەیە چی ئەنووسیت فەرمی ئەوە بۆ پێغەمبەری ئەنووسم صلی الله عليه وسلم وتیان ئەمانە کەی لەگەڵ پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەگونجێت وەکۆی کە پیرەمێر مەشهورە لە کتێبەکە باسیەکە ئەڵێ دوجار وەفایی پاڕایەوەتی خوایان ئەگەر ئەمانە بۆ عشقی تۆ پێغەمبەرەکەت نییە ئەوە من ئەڕۆم بۆ حەج تکایە بە میلەتی خۆمم شاد کەرەوە ئەگەر بۆ ئەویشم نووسێت تکایە با هەر لە حەج تیا بچم کە هاتەوە لە شام وەفاتی کرد ینی دەرکەوە هەر بەم دوعای خۆی بەم نێت و ئیخلاسی خۆی کە وەفای شعرەکانی بۆ پێغەمبەر صلی الله عليه وسلم نووسیوە بەبەست لەوێ شاعرانی کۆن ئەگەر شعرێکی شیان بە شێوەیەکی تر دەربڕی بێ زۆر جا مەبەستیان لێی پێغەمبەر هەرکۆ شعرەی بێخود کە ئێستا خوێنمەوە غەزاڵی خۆشخەرامی من کە توڕە ئینتیشارەکە کە زولفی پەخش ئەکا غەزاڵ ینی ئاسک ئاستی خۆش ڕەوتی من کە زولفی پەخش ئەکا هەزار شێری سەفشکەن بە ڕشتەیە شکارەکە باشە ئەگونجێت پێغەمبەر صلی الله عليه وسلم بە ئاسک وەسفکردەی ڕەنگە لەسەر دەمی خۆیان وتبێتیان ئەمە بەبەستی لە ئافرەتێکە ئافرەتێکی خۆش ڕەوت بەلەنجەولار کە ڕۆ زولفی پەخش ئەکا بەبەستی ئەوەیە بەڵام دوجار دەرئەکەوێت فیدایی دولبەرێ ئەبم کە عینی دڵڕووباییە غوڵامی سەروەرێ ئەبم کە فەخری پادشاییە کە ڕۆژی هیجری ماتەم و شەوی ویساڵی شاییە نەمن بەجانی نەقد و دڵ لەڕێی ئەوانی سارەکە دوجار دەرکەکە ئەمەی بۆ پێغەمبەر صلی الله عليه وسلم نووسیوە بە دولبەریش ناوزەندی کرد و گەردانەوەی بۆ کردووە بچینە خزمەت کۆمەڵێ شاعیری تر بۆ نمونە ئەمانە لەوە چێ شەلیشان لە وەسفی پێغەمبەری خوا بێ حاجی قادری کۆی کەمالی سابری وەفایی ئەمانە چۆن لە پێغەمبەری خۆیان ڕوانیوە ئەوانیش هەر بە دەرنین لە حاڵەتە عیرفانیەکە لە حاڵەتە تەسەوفەکە یا شاعیرێکی وەکو مەولەوی بەڵێ ئەوە بێگومان هەر ئەو ژینگە با بڵێن ئەو ژینگە و کولتوری کە تیا پەروەردە بوون تیا با بڵێن نەشونومەیان کردووە کە ژینگەیەکی 100% ئیسلامی بووە چونکە شاعران ئێمە دوجار بیرمان نەچێت ئەگەر لە ئێستا خوێندن بە شێواز و میکانیزمێکی تر هەبێت قوتابخانە و پەیمانگا و زانکۆکانە بوو بێ لەو سەردەما خوێندن لەناو حوجرەکان بووە لەناو تەکیە و خانەقاکان بووە ئەو ژینگە کۆمەڵایەتی و ئاینەی کە ئەوانی تیا پەروەردە بوون بای ئەوە بووە کە هەست و شعور و دەرک و معریفەتیان لەگەڵ ئەو حاڵەتە ڕۆحی و عیرفانی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئاوێزان و ئاوێتە بێت و دوازە ئەو شێرانی لێبەرهەم بێت کە ئێستا ئێمە لە خزمەتیانین و یان خوێنینەوە بۆیە هەر ئێستا هەتاوەکو ئەم دەقێژ مەداحانی ئەمڕۆوانی کە لە بواری مناجاتی ئاینیە با بڵێن ئاوازدانەر و ئەوشتانن زۆر جار چێژ لە شعری ئەمڕۆ نابینن یعنی تۆشێت سەیری مەداحەکان بکە ئێستاوە ئێمە لە مانگی مەولودین بڕۆنا ئەو یادوو بۆ نەمەولودانی کە خوێنرێتەوە لە ماڵەکانە لە مزگەوتەکانە لە تەکیە و حوجرەکانە بزانم مەداحەکان پەنا بۆ کام شعر ئەبن بۆ شعری مەولەوی ئەبن بۆ شعری بێخود و بێسارانی و وەفایی و کەمالی و سابری و حەمدون و بۆ ئەم شعرانە ئەبن نابینی ینی شاعیرانی ئێستا لەگەڵ ڕێزمە ئەو چێژ و تام و بەرامەی نییە شعرەکانی ئەگەری شەی بێت لە مەجای شعری ئازاد مەجای شعری ئازاد کەمتر ئاواز هەڵەگرێت بەڵێ کاک نەبەز حوجرە ڕۆڵی چی بووە لە دروستکردن و بنیادنان و هێنانە کارایی هێنانە ئەوەی کە پێڵێ ئەدەبیاتی کوردی ڕۆڵی چی بووە حوجرەی مزگەوتەکان من هەموو جارێک ئەڵێم کورد بەڕاستی ینی لە ئێستا با بڵێن دەسەڵاتدارانی ئێستا گەر ئێمە ناوی بنین بێ ئەمەکی و بێوەفایی و بێ ئینسافێکی زۆر بەرامبەر بە حوجرە و بەرامبەر بە خانەقا و تەکیەکان کە ئەمانە منبع و قوتابخانە و سەرچاوی پێگەیاندنی نەوەیەک بوون جیلێک بوون زۆر بێوەفان بەرامبەریان ینی ئەوەندەی کە ڕۆڵ بەشتی بە باغ بەشتی تر ئەدرێت ئەوەندە باغ بۆ لایەنان کە کورد لە سەردەمێکە پەروەردەکراوی دەستی ئەوانە بۆ ئێمە یەکێکی و مامۆستا عەبدولکەریم مدەڕیس دەرەجەی عالی بێ یادی بەخێر بێت ئەو بە نموزە جوەر بگرین ئەگەر ئەو نەبوایە کێ مەحوی ئەناسی ئەو نەبوایە کێ مەولەوی ئەناسی ئەو نەبوایە کێ نالی ئەناسی شاعرانی تریش بە هەمان شێوە فەقێ قایری هەمەوەندی کێ ئەیناسی لێ مامۆستا عەبدولکەریم مدەڕیس لە چ زانکۆیەک خوێندی کام پەیمانگای تەواو کرد چوو ماستەری لە چ وڵاتێکەوە هێنا دکتۆرای لەکوێ تەواو کرد غەیر ئەمە پەروەردەکراوی دەستی حوجرە بووە مامۆستا عەبدولکەریمی مدەڕیس خاوەنی ئەو هەموو کتێبە جوانە لە هەموو بوارێکە عنی تاکە بیرمەند و نووسەر و تاکە با بڵێن زانا بووە کە دەستی بۆ هەموو بوارەکان بردووە
لە بواری عروض و بەدیعە کتێبی هەیە، لە بواری تەفسیرە، لە بواری فقها، لە بواری سیرەیە، لە بواری نەحو سەرفە، لە هەموو بوارەکان ماسە مەڵال کەریم شتێکی هەر هەیە. ئەمە لە کوێوە پەروەردەبوو؟ کاک نەبەز نالی شعرێکی هەیە ڕوبەڕووی پێغەمبەری خوا فەرمێ ئەی ساکینی ڕیاضی مەدینەی منەوەرە لوتفێ بە حاڵی من کە و بڵێ مەدینەی منەوەرە. ئەمە بە چه هەستێکەوە نووسرابێت؟ نالی وا هەست دەکرێت لەم شعرا یا دوورە وڵاتە یا غەریبەیە یا لە زیندانایە و وەکۆڵی هانا بۆ پێغەمبەری خوا کە وەکۆڵی یا ڕوخسەتی بدایان ئەوەیە کە نالی ڕووی حزوری نییە و وەکۆڵێ شەرمەزارە کە ناتوانێت بچێتە ئەو شوێنە خۆشەوە یان چه شتێکی تر لە پشت ئەم شێرەوە ئەخوێنرێتەوە. زۆر جوانە، دەست خۆش بە یادی شعرێکی زۆر جوانت کردەوە. بەڕاستی ئەمە هەر ئەوەیە کە ئێمە باسی لە پەیوەست بە عشق و معشوقا باسمان کرد. هەمیشە عاشق لە بەردەم معشوقەکەیە هەمیشە خۆی بە شتێکی بچووک ئەزانێت، خۆی بەوە ئەزانێ خۆی فیداکات. ئەشێ نالی ئەمە لە حاڵەتێکا نووسیبێتی پڕ بەدڵ تاسە و ئیشتیاقی بۆ گەیشتن بە خزمەتی پێغەمبەر بێ صلی الله عليه وسلم، بەڵام جورئەت نەکا. هەروکو چۆن هەمیشە عابیدەکان، هەمیشە خەڵکە خواناس و زاهیدەکان خۆیان بە خەجاڵت بار و شەرمەندە و ڕووزەرد و ڕووڕەشی معشوقەکەیان ئەزانن، ئالەو حاڵەتەیە داوای لوتفێک ئەکەن، داوای مەرحەمەتێک ئەکەن. نالی لێرەیە ڕوو لە پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەکات و پێ فەرمێد تکایە بانگم بکە، بانگم بکە بڵێ ئەمە مەدینەی منەوە وەرە بۆ لای من. ئەگەر تۆ بێت و بانگم نەکەیت ئیتەوە من وەکو چۆن ئەڵێت حاڵم شپرزە تێکشکاوم. لەو پەڕی ئیشتیاق و لەو پەڕی عەشقەوەی بۆ پێغەمبەر صلی الله عليه وسلم کە ئەو شێعرەی نووسیوە. کاک نەبەز پێمان خۆشە لە نێو گوڵزاری شاعرانی کلاسیکە ئەگەر هەر بە کورتەش بێ لە هەر یەکێکیان کۆپلێ بێ نمونەیە بێ شعر بزانین ئەوان چۆن وەسفی پێغەمبەری خۆیان کردو و پلە و مەکانتی پێغەمبەری خوا لای ئەوان چی بووە بۆ مەحوی و نالی و سالم و بێخود و بێسارانی و وەفایی و مەولەوی و ئەم شاعرە بەڕێزانە. وەڵاهی بەداخۆ من پێم خۆش بوو، یعنی ئێستا ڕەنگە زاکیرەم زۆر یارمەتیم ناچکە هەم باری تەندروستیم تەواو نییە بە خۆشەویستی جەنابتەوە وتم با دەست نەنێم لە ڕوویاتم بۆ بەرنامەکە. ئێستا ڕەنگە وەکو چۆنەڵێ زۆربەی شێرەکانم لە یاد نەبێ، بەڵام وەکو شایدێک کە پێشتر باسم کردوتم شاعران ئەگەر شعرێکیشیان تایبەت نەکردی بێ بە پێغەمبەر صلی الله علیه وسلم، بەڵام لە ئیشتیاق و خۆشەویستی و محیبەتیان بۆ پێغەمبەر هەر ئاماژەیەکیان بۆ کردووە. یعنی لە خزمەتی بێخودا بووم ئەو شعرەی مەشهورەکە لەو ڕۆژەوە ڕۆیشتووە تۆرە و دڵی من. ئەوە پێم خۆش هەر باسێکی ئەو شعرە بکەم. ئەوە زۆر کەس وا ئەزانێت دڵی من مەبەست لە دڵی خۆیەتی و کە لێی غایی بۆ ڕۆیشتووە، بەڵام بەسەرهاتی شعرەکە حکایەتی شعرەکە بۆ شێوەیە نییە برازایەکی لە ڕووباری دیجلا ئەخنکێت دوجار ئەوەندە بۆی پەرۆشە بن بە تایبەتی براکەیت تۆ بێنەر بەرچاوی خۆت برازایەکە تیا بچێت و حاڵی براکەت ببینی لەو حاڵی تیاچوونی ئەو کوڕەیە بێت چی بوو بێت بە زمانی براکەیەوە ئەو شعرە ئەنووسێ لەو ڕۆژەوە ڕۆیشتووە تۆراوە دڵی من هەرچەند دەگەڕێم بێ ئەسەر و شوێن ماوە دڵی من ئاخۆ بە چ شاخەیەکەوە گیرساوە دڵی من یاخود بە چ ئاخەیەکەوە سوتاوە دڵی من. شعرەکە هەر باسی ئەکات لەگەڵ دڵی خۆیان ئەڕوات چی لێ هاتووە لە ئاخیرە ئەڵێ ئەو سینە لە غەشخاڵیە ئەو بێڕقوکینە معلوم چۆ بۆ خزمەتی سالاری مەدینە معلوم کە چووە بۆ خزمەتی سالاری مەدینە وامزانی کە فەوتاوە نەفەوتاوە دڵی من. ئەلەو کاتەیە ئەڵێ ئەو سینە لە غەشخاڵیە ئەو بێڕقوکینە ئەو مەرهەمی ئەو بەداخەوە ئەو بەیتەم لە بەرنیە لە ئاخیرا پێڵێ ئەڵێ ئەو سینەکە لە غەشخاڵیە بێڕقوکینەیە ئەڵێ معلوم کە نەفەوتەوە چۆ بۆ خزمەتی سالاری مەدینە. تۆ تەماشاکە باسی تیاچوونی برازاکەی ئەکات، بەڵام لە عشق و محیبەتی پێغەمبەر صلی الله علیه وسلم جارێکی تریەتەوە بۆ خزمەتی پێغەمبەر صلی الله علیه وسلم معلومە کە چووە بۆ هەندێک کەس دەڵێن ئەو شارە بۆ عشقی ئافرەتان نووسراوە. ئێستا بەداخەوە ئەوەیە حاڵەتەکە ئەزانی چۆنە ئەمڕۆ کایەکان تێکەڵ بووە. ینی ئەوەی بەس شعرمان هەیە لە شاعرانی کلاسیکە بۆ نمونە شاعر بۆ وەسف و سەنای پێغەمبەری خوا نووسیبێتی بەڵام بە شێوەیەکی زۆر ئاشکرا ئاماژەی پێنەدا بێ ئێستەوە کۆڵێ بەرگی عشقی ئافرەتانە و یان خۆشەویستی نیشتیمان بێ هەر شتێکی ترا بەسەرادرا بێ ئەو شتانە نەک هەمانە. هەر حاڵەتێکی زۆر بەرجەستەیە حاڵەتێکە کە ئێستا لە کەم تێگەیشتن و لە نافەهمی ئەو خەڵکە
من پێم وانی عنی گەیشتمەتە قەناعەتێ شاعیرانی کۆنی کلاسیک بە تایبەتی ئەوانەی کە یەکێک مەحوی بە نمونە وەربگرە مەحوی سۆفی بووە کابرایەکی زۆر خواپەرست بووە لە خانەقاکەی خۆی هەمیشە خەریکی وەعز و ئیرشاد و ئەمانە بووە ناکرێ مەحوی تۆ بڵێ بە 70 ساڵی شعری بۆ ئافرەتێک نووسی و باسی سنگ و بەرۆیکی ئافرەتێکەکە باسی گردن و خەت و خاڵی ئافرەتێکەکە شتیوانە ینی گەیشتمەتە قەناعەتە شاعیرانی کلاسیک ئەبێت جارێکی تر ئیعادەی شعرەکان و تەفسیر دانێتەوە بۆ شعرەکانیان ممکن یعنی هەمویان منڵم هەموو لە بواری عشقی حەقیقیان وساوە بەڵام تر بە جۆرە لە جۆرەکان ئەوە ئێمەی لیان تێناگەین کاک نەبەز شعر ڕۆڵێکی گرنگ و کاریگەری هەبووە بۆ نمونە یەکێکی وەکو مەحوی و مەولەوی هەر بە شعر عەقیدەیان هۆنیوەتەوە و عەقیدەی ئیسلامیان بە خەڵک بەخشیوە بێگومان ڕۆڵیشی هەبووە لە ناساندنی پێغەمبەری خوایە ڕۆڵی شعر وەکو گێڕانەوەیەکی سیرە یا وەکو ژیاننامەیەکی پێغەمبەری خوا چی بووە توانیویەتی پێغەمبەری خوا وەکو مەخلوقێکی بەڕێزی خوا وەکو پێغەمبەرێکی بەڕێز بە خەڵک و بە گوێگرانی بناسێنێ ئەگەر سیرەی مەبەستمان لە ژیان نامە بێ بڵین هەر لە هاتنە دنیای پێغەمبەر صلی الله علیه و سلم تا ڕۆژی وەفاتی لە دەقێکی شعریە یا لە چەند شعرەکە من ئەم شتە نایەتەوە بەرچاوم یا نایەتەوە خەیاڵمیان نەمبینیوە بەڵام وەکو ئاماژە پێکردن بە کەسایەتی پێغەمبەر صلی الله علیه و سلم بە خوو ڕەوشت و ئاداب و هەڵس و کەوتی و مامەڵەی ڕۆژانەی پێغەمبەر صلی الله علیه و سلم لەگەڵ مجتەمع و لەگەڵ خێزان و ژینگە و دەور و بەرەکەی خۆیان ئەمە پانتایەکی زۆر فراوانی هەیە لە شعری شاعرانە نەک هەر سیرەی پێغەمبەر صلی الله علیه و سلم یعنی تۆ تەماشای فەرهەنگی عەرەبی و کوردیکە بە شعر چۆن شێخ معروفی نۆدێ دایڕشتووە ڕەئەس سەرا عین چاوە بەدەن قاڵب ئیسم ناوە تۆ تەماشاکە بە شعر چۆن ڕێکی خستووە وەکو کتێبی عەقیدە سەیری ئەوەی مەولەوی بکە سەیری مام سەمەد عەبدولکەریمی مدەڕیس کە لە بواری فقه و ئادابی دەستنوێژ و بابی تەهارە و بابی هەموو بابەکانی تر بزانم مام سەمەد عەبدولکەریم مدەڕیس چەند جوان ڕوونی کردوێتەوە بە شعر یعنی من کتێبێکی مێ ڕێگای بەهەشتەکەی باسی ئادابی سەردانکردنی نەخۆش ماوەی دانیشتن سونەتەکەم بێ نەک دڵی نەخۆش مبتەلای خەم بێ بڵێ براکەم هەرچەند ناساغی بە ڕەنگ و ڕوخسار وە گوڵەباغی تۆ تەماشاکە چەند جوان ڕوونی ئەکاتۆ ئاداب و چوونە لای نەخۆش زیارەتی نەخۆش کە ئەبێت چۆن بیکەیت شعر بەڕاستی هەموو کایەکانی ژیانی با بڵین گرتوۆتەوە شعری شاعیرانی کۆن هەڵبەت ئەم ئەدەبیاتە یا شەری ئەم شاعیرانی کلاسیک پێغەمبەری خوای صلی الله علیه و سلم بردۆتەوە بۆ ئاسمان و لە ئاسمانەوە وەسفی کردووە یام هەروەکو مەخلوقێکی سەرزەوی بەڵام کردوویەتی بە مرۆڤێکی ئاسمانی و بێگرد چۆنی پێناسەی پێغەمبەری خوای کردووە ئەدەبیاتی ئەمە شاعیران بە حکمی ئەوەی جیلێکی زۆر ڕۆشنبیر و جیلێکی زۆر خوێنەوار بوون هەڵبەت هەم لە سۆنگەی قورئانەوە هاتوون وەسف و سەنای پێغەمبەریان صلی الله علیه و سلم کە قورئان چۆن بۆ پێغەمبەر ئەڕوانێ هەم باری واقعی پێغەمبەر صلی الله علیه و سلم لە ژیان و گوزەران و حاڵەتی مانی خۆیە کە چۆن بووە هاتوون لەو ڕوانگەیەوە یا لە ڕوانگەی حەدیسەکانی پێغەمبەر صلی الله علیه و سلم هاتوون وەسف و ستایش و سەنا و پێناسەی پێغەمبەریان صلی الله علیه و سلم کردووە. بەڵێ کاک نەبەز هەموو شاعیرە شانازی بە هینی خۆیەوە کردووە بە شعری خۆیەوە لە پەسن و وەسف و ستایش پێغەمبەری خۆیان شاعیرمان هەیە بۆ نمونە وەکو ئەڵێ پێشبڕکێ لەگەڵ شاعیرەکانی ترا کردبێت و شانازیشی بە خۆیەوە کردووە کە جوانترین شعر یان پارچە شعری پێشکەش بە پێغەمبەری خوا کرد بێ. بەڵێ هەمانە یعنی ئەو کێبەرکێ و منافەسەیە کە لە ئێستایا هەیە بۆ شعر کە با بڵێن زیاتر لە فیستیڤاڵەکانە ڕەنگ ئەداتەوە لە شاعیرانی کۆنیشا هەبووە. ئەم قەسیدەی بەحری نورەی کە مەحوی لوتکە کە ئەو نووسیوێتی حکایەتی ئەم قەسیدە لە سەردەمی شێخ عومەری بیارەیە بە ڕەحمەت بێ دەرەجەی عالی بێت ئەو کاتنامە ئەنێرێ بۆ شاعیران بۆ سێ لەو شاعیرانە ئەڵێ لەسەر هەمان بەحری عەروزی عەرەبی لەسەر هەمان کێش و قافیە شعرم ئەوێ بۆ پێغەمبەر صلی الله عليه وسلم مەحوی بە شعری وصلى الله على أو بحر نوري علم عرفانا بەوە قەسیدەیەکی زۆر جوانی بۆ ئەنووسێ پێش ئەو مخلیص مەلا ڕەسوڵی دێلێژە کە ئەکاتە باپیری دکتۆر عیزەدین مستەفا ڕەسوڵ و فاروقی مەلا مستەفا کە ئەکاتە باپیری ئەوان مخلیصی شعرێک ئەنووسێ هەڵبەت پێش مەحوی مخلیص ئەنووسێ دوجار مەحوی دوای ئەوە بە ڕەحمەت بێ خاکی ئەم سێ شاعیرە شعرەکان ئەنێرنە خزمەتی شێخ عومەری بیارە بۆ بیارە شێخ عومەری بیارە کە سەیری دەقی شعرەکان ئەکات ئەڵێ هونەر بۆ مخلیص چونکە سەر تەقەشکێنی یا با بڵێن ڕچەشکێنی
شعرەکە بۆ ئەم بیدایە دەستی پێکردووە بەڵام قوڵی لە مەعنا و لە وەصف و لە ئەدا و نووسینەوە و وەصف و پێناسەکەیە بۆ مەحوی دوجارە لە خاکیش کارێکی باشی کردووە تۆ تەماشا ئەم پلەبەندیەکە یعنی شاعیران چۆن لەم سەردەمە جۆرێک لە فیستیڤالەکانە کێبڕکێ هەیە لەو سەردەمەیشا هەبووە ئەم سێ شاعیرە هەر سێکیان شعریان بۆ وەصف و ستایش پێ نووسیوە هەر لەسەر هەمان بەحر کاک نەبەست جەنابتان وەکوڵێ بینەرێک کە سەیری بەرهەمی شاعیرانی کلاسیکەکەن کامیان زۆرتر ئەسپی خۆی تاوداوە بۆ خۆشەویستی پێغەمبەری خوا هەر بە کورتە ناوی بهێن و بێخود و مەحوی بێخود کاک نەبەست کاتی بەرنامەکەم زۆری نەماوە پێمان خۆشە کۆتایی بەرنامەکە شێرێکی جەنابتان بێ کە بۆ خۆشەویستی پێغەمبەری خوا نووسیوتانە دەست خۆش وڵا پێم خۆشە هەرۆ شعرەی کە لەم شوانەیە پۆستم کردبوو لە فەیسبوک هەڵبەت لای زۆرە لە دۆستان شعرێکی جوانە چەندی ماوە کاتی بەرنامەکە 4-5 خولەکێکمان خانەقای دڵ خانەقای دڵ ئاوەدانە بە یادی ئەحمەدی موختار دەیجووری ژین چراخانە بە یادی حەبیبی نازدار بە بارانی خۆشەویستی پاراوی کرد گوڵ و گوڵزار گەڵاڕێزانی پاییزی بۆ کردینە فەسڵی بەهار هەموو ئەڵێین سەلام لە تۆ وەسەل الله بێشمار ئەی تاجی سەری ئوممەت و شوعلە بەخشی شەوانی تار لە سارای چۆڵی تەنیایی بە تەنیا تۆ بووی بە هاودەم عیلاجی زامی جوودایی شیفا بەخشی دەرد و ئەلەم پشت و پەنای بێنەوایان ڕووخێنەری قەڵای ستەم نەسیمی سپێدەی شادی و لابەری گشت مەراق و خەم هەموو ئەڵێین سەلام لە تۆ وەسەل الله بێشمار ڕووناکی چاو و دڵمانی ئەی نێراوی پەروەردگار شکۆفەی نەمامی داد و پەرژینی باخی ئاواتی شەونمی گوڵی مراد و شنەی شەماڵی نەجاتی بۆ ڕێبواری ماندووی ڕێگا مەنزڵ و کانی و ساباتی لە شەوی تاری ستەما وەک مانگی چواردە هەڵهاتی هەموو ئەڵێین سەلام لە تۆ وەسەل الله بێشمار تۆ دەریای میهرەبانیت و ئێمە نەوڕەسی گوێکەنار دڵ لە تاوی وەسلی تۆیە هەمیشەوا بێقەرارە چاو لە دووری نوری پاکت ڕۆژی ڕوونی شەوی تارە ڕۆح پەشێ و پەژموردەیە مات و مەلول و غەمبارە لەگەڵ هەموو چرکەیەکە ناوی تۆی هەر لە سەرزارە هەموو ئەڵێین سەلام لە تۆ وەسەل الله بێشمار بولبولی هەڵوەدای گوڵین شک نابین غەیری گوڵ ڕوخسار خۆش ئەو دەمەی بەهاتنت خونچەی ئەمەل کرایەوە تەمی حەسرەت و ماتەمی کۆتایی هات ڕەوایەوە بە بارانی ئەوینی تۆ کانیاوی ڕۆح ژیایەوە ژینی کۆیلایەتی نەما مافی هەمووان گەڕایەوە هەموو ئەڵێین سەلام لە تۆ وەسەل الله بێشمار ئەی ڕەحمەتەن للعالەمین ئەی سەید و گەورە و سەردار جێگای فەخرە بۆ ئوممەتت سەرداری پێغەمبەرانی خۆشەویستی پەروەردگار پێشەنگی ڕەوشتی جوانی تکاکاری قیامەت و ڕووسوری ڕۆژی دیوانی پێشەوایەکی بێوێنە و دڵحەزینی هەمومانی هەموو ئەڵێین سەلام لە تۆ وەسەل الله بێشمار ماڵ و گیان ئەکەین بەفیدا نەوەک جارێ هەزاران جار وصلى الله على محمد وعلى آله وصحبه وسلم. خوش دست خوش. اگر نوازگان شتێک کە ئێمە لەم باسییان نەمان پرسی بێ و یام تیشکمان نەخسوێتە سەر و پێویست بەوە بکە کە ئێمە باسی بکەین جەنابتان ئاماژەیەکی پێ بکەن لە تەوەرەی ئەوەی کە پێگەی پێغەمبەری خوا لە ئەدەبیاتی کوردی بۆی کۆتایی بە بەرنامەکە بێنین. دەست خۆش بێ زۆر سپاس بەم بەرنامەیە شتێکی وام نییە تەنها ئەوەندە ئەڵم ئێمە وەکو میلەتی کورد بە ئاوڕێک بە مێژووی خۆمانە بینەوە بزانین سوڵتان موزەفەر چ یادێکی چ بۆنەیەکی لەم یادایە گێڕاوە
بێ ئەمەک نەبین بەرامبەر بە پێغەمبەر صلی الله عليه وسلم چکە میلەتی کورد بەڕاستی قەرزاری ئەو پێغەمبەرەیە. میلەتی کورد ئەگەر شتێکی جوان توراسێ کولتورێکی بۆ ما بێتەوە لە پێغەمبەرەوەی صلی الله عليه وسلم با ڕۆژانە یادی بکەینەوە بە سڵاواتدان بە جێبەجێکردن و بە ئەداکردنی سونەتەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم. جارێک تر سپاس بۆ جەنابەت و بۆ کەناڵە جوانە. خوا بەخێر بێ و بەرنامەکەت ڕازاندەوە زۆر خۆشحاڵ بووین. سپاس دەکەم. دەستۆش خۆش بێت. بینەرانی بەڕێز بەم شێوەیە هاتینە کۆتایی ئەڵقەی ئەمڕۆمان تا بەگەیشتنەوەیەکی تر بەخوای گەورە مێرەبانتان ئەسپێری نەرشاد و سەرکەوتوو بن خواتان لەگەڵ.